بۆ ساڵی حوتەم لە سەریەکلقی تەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان با هاوکاری ئەنجومەنی تەکەی کۆمەڵی ئیسلامی و سپۆنسەری چەند دەستگا و کۆمپانیایەک ڕۆژەی لە خزمەت ڕۆژواندا بەڕێوە دەبات. ڕۆژەکە لەسەر ڕێگای خێرای سلێمانی کەرکووک بەڕێوە دەچێت و ڕۆژانە بە چەند خولەکێک پێش بانگی شێوان دەست پێ دەکات و ئاو خورما دەدرێت بەو هاوڵاتیانی کە لە کاتی بانگدا ناگەنە ماڵەوە بۆ ئەوەی لە کاتی خۆیدا بەربانگ بکەنەوە. شۆفێران و هاوڵاتیانیش دەستخۆشی و سوپاسیان بۆ پرۆژەکەی ڕێکخراوی قوتابیان هەیە و بە گرنگیەوە لێی دەڕوانن. ئەمە جێگای دەستخۆشیە بەڕاستی من دەستخۆشیانێکم چەندین جاری دەستخۆشیم لێیان کردەوە هەخشە هەمویان خەڵات بکرێن بۆیە کەوا ئەمانە ڕێکخراوێ بن ئایا گروپیە بن سەر بە هەر لایەن من هەر کەسێ بن گەنجن و کاری جوانەکەن شتێکی جوانەکەن بەڕاستی من لەم چەند ڕۆژی ڕابردووە پۆستێک مەسەران کرد لە سندی شار و شوێنەوە ئاگام لێ بوو ئەم بەرنامەی ئێمەیان جێبەجێ کرد یعنی جێگای دەستخۆشی من دەستخۆشی لە یەکە بە یەکێ و کەساناکەم کە لە سەرووە تاوەکو خوار و لە یەکێکەوە کە ئەو لایلۆ ناکرێ ئەم خورمایی تێکە ماوە حازرەکەن بۆ بەربانگ یعنی جێگای ڕێزن دەستخۆشیان لێکم دەستیان خۆش بێن و نوێیان زۆر بێ کاری جوان هەر جوانە. ئەم دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی تەشی ئەەکەین بەڕاستی خزمەتێکی جوانیان کردووە لێبڕاوانە بەڕاستی ماندووبوونانە بە زمانی بەڕۆژووە لەسەر ئەم زادەیە بۆ مسافیران بەڕاستی پێ و بەڵام زۆر شتێکی پیرۆزەکەن بەڕاستی زۆر جێی دەستخۆشیە یعنی ئێمە تەمەنا ئەکەین لە خوا نمونەیان زۆر بێت یعنی کە گەنجانی ئەهوا بەڕاستی لێبڕاوانە ئاوا خزمەت بکەن. سەرپەرشتیاری پرۆژەکە شوێرای سوپاس و دەستخۆشی بۆ سپۆنسەرانی پرۆژەکەیان ئاماژە بەوەش دەکات لە دوای ئەنجامدانی پرۆژەکەیان لە ساڵانی ڕابردوودا چەندین گروپ و ڕێکخراوی دیکە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان پرۆژەی لەم شێوەیەیان ئەنجام داوە. ئێمە لێرەوە سپاس و پێزانینی خۆمان ئاڕاستەی سپۆنسەرانی پرۆژەکە دەکەین دەستگای خێرخوازی بەخشین کۆمپانیای ئاوی سلێمانی ئەنجومەی تەکەی کۆمەڵی ئیسلامی خێرخوازان و خۆبەخشان و ڕێکخراوی هاواری خێرخوازی و بنکەی شوێتەکیە ئینشاءالله پشت بەخوا لە ساڵانی ئایندەدا بە گەرمگوڕی پرۆژەکە ئەنجام دەدرێت. ئێمە لەم پرۆژەیەدا کە شۆفێر لە جادەکە دیارە زۆر عەجەلێتی بگاتە ماڵەوە ئێمە لەسەر جادەکە بەسێ دەنگ خورما و گڵاسی ئاو ئەم شۆفێرە ئارامەکەینەوە تا ئاگا دەچێنی وەستی خۆی. ساڵانە و لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا با مەبەستی خزمەتکردنی ڕۆژوانان و چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا چەندین چالاکی جۆرا و جۆر لەلایەن ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لا ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچن. ڕۆژەی لە خزمەت ڕۆژواندا یەکێکە لە پرۆژەکانی ڕێکخراوی ناوبراو کا بە درێژایی ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بەڕێوە دەچێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی تەکەی سەر بە قەزای چەمچەماڵ.